بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ڕابردوویەکی پڕخزمەت داهاتوێکی بەهێزتر. من بەدریا ئیسماعیل مەحموود، پاڵێوراوی ژمارە 15 لە لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری کوردستان بازنەی سلێمانی، وەک چالاکوانێک لە بواری ئافرەتان و لاوان و کێشە کۆمەڵایەتیەکان خۆم دەپاڵێوم. بە شاهیدی هەموو لایەک لە ڕابردوودا دڵسۆزانە و بێجیاوازی و پیشەیانە کارم کردووە. بە هەموو توانایەکمەوە ڕوبەڕووی هەموو کۆسپ و لەمپەر و ئاستەنگەکان بوومەتەوە. کارم کردووە بۆ خزمەتکردن بە هەر هاوڵاتیەک کە پێویستی پێم بوو بێ. هاوتەری بەکاری پەرلەمانیم و بانگەواز و پەروەردەی ڕۆڵە چاوگەشەکانی نیشتیمانەکەم بە ئەرکی سەرشانی خۆم زانیوە. هۆکارێک بووم بۆ ڕێگریکردن لە ئەو دەست و بیر و باوەڕە نامۆیانی کە ویستویانە و دەیانەوێت هەستیارترین توێژی گەلەکەم لە خشتە بەرن. نەمهێشتووە لاوان و تازە پێگەیشتوانی کۆمەڵگەکەم لە پەیوەستبوونیان بە ڕەسەنایەتی و دابوونەریتە جوان و بەهێزەکانی باب و باپیرانیان دوور بکەونەوە. دەنگ دەرانی بەڕێز خۆم دەپاڵێوم بە متمانەی دەنگی ئێوە کار دەکەم بۆ داکۆکیکردن لە مافی ئافرەتان و لاوان و هەموو چین و توێژەکانی گەلەکەم. وەک بانخواز و پەروەردەکارێکی بە ئەزمۆن دەبما پارێزەری بەها باڵاکانتان.